سوتاندنی پاشماوەی زبڵ و خاشاک و دروستبوونی دووکەڵێکی ڕەش و بێزارکەر لا نزیک ماڵەکانی گەڕەکی قادرکەرەمەکانی ناحیەی شۆڕش هاوڵاتیانی سنوورەکەی تەواو هەراسان کردووە و داواکارن لایەنە پەیوەندیدارەکان ئیجراعاتی توند لەگەڵ ئەو کەسانەدا بکرێت کا دەبنە هۆی ئاگرکەوتنەوە و پیسکردنی ژینگەی ناوچەکەیان. ئاغڵب هیواران ئاگری تێبەردە لێستوێنن تر نازانی کەسەکان کێیە تو بڵێ وەڵام من کەسەکە دیارەکە من کاکە فڵان کەسە نازانیت ناتوانانی یەقەی کەسیش بگریت تایبەت ئەم بەرزیە ئەمەش بە زۆربەی ئەوەی لەبەری لە ماڵەکان تۆزە دوورترا ئاگری تێبەردە لێستوێنن ناتوانانی یەقەیان بگریت و دووکەڵەکە هەموو بەسەر ماڵەکانی شادێت. شارەوانی چەند کە ئاگادار کردە لەو مەیدانە خەڵک قسەی کردووە لەوێ بۆ مەیدانەکە کە مەیدانەکە شۆگەن ئەو شتە لەوێ نەمێنێ هەوتیانە بەسەر چاوەتای هیچ نەبووە. بەداخەوە لە هەرێمی کوردستانە ئەو کەسانی کە سەرپێچی ژینگە ئەکەن یاسامان هەیە کە تایبەت لە پەرلەمانی کوردستان دەچووە بەزووکو پێویستە ئێستا لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەت ئیجراعاتی پێویستیان نەکرد بەبارەی ئەو کەسانی کە پێشیەلی ژینگە ئەکەن یاخود ژینگە وێرانەکەن بەداخەوە ئەو زۆرە مامەڵەکردن هەبووە ئەو زۆرە لێپرسیاوێتی هەبووە لایەن حکوومەتەوە ئیجراعات هەبووە ئەوان دۆخەکەەوە شێوازە ناگەیشت. سەرۆکی شارەوانی شۆڕش دەڵێت ئەو کەسانەی پاشماوەی زبڵ و خاشاک دەسووتێنن لە ناحیەکەیاندا کەسانێکی نادیارن گەر بزانن چێیە ئەوە دەستگیر دەکرێن و ڕوبەڕووی یاسا و دادگایان دەکەنەوە. ئەمەش ئەگەر بزانین کێیە دڵنیا بە ئیجراعاتی یاسایی لەگەڵاکەینەوەی دێنە بەڕێز بەڕێوەبەری ناحیە بەردەوام هاوکارمانە بۆ ئیجراعاتانە بەڵام خۆتان نەزانن ئەوانە نادیارن ینی ئیشەکە ئەوە نییە کە بڵێن ئێمە لە کەمتەرخەمی ئێمەیان کۆمپانیایەیان یەکترە بەردەوام ئەوەیە مۆزوعەکە ئەوەیە کە لە فرسەتێکە ئاگری تێبەرەدا ئێمە ئەوەیشی کە ئەو ئاگرانێشی کەوێتەوە بەردەوام ئەگەر ئاگدارمان بکەنەوە بڵێن دوو کەڵەوەیان ئاگرە یەکسەر تیمەنێرین بیکوژێنێتەوە بەڵام بەڕاستی ئەوە وشیاری خەڵکی ئێمە دەسەڵاتی ئێوەمان نیە. ئەم دووکەڵە کە ئەکرێ ناوچەکە کە لە تەنیشت ماڵەکان ڕاستی و زۆر کاریگەری هەیە بۆ مرۆڤەکان ئەگەر سەرەتا باسیکەین کە دووکەڵ تەبعاً لە کۆندامی هەناسەوە هەڵەمژرێ کە کۆندامی هەناسە پێویستەکە بە ئۆکسسیژین ئێمە هەڵبژین بەڵام دوی ئۆکسینی زۆری تایە و کە پاشماوی کیمایشی زۆر تایە مەترسیانترین ئەو مادەکان کە ئەسوتێری ڕاستی پێوتێ پترۆکیمیا دواتە مادەکان کە لە نەفت دروستەکرێواتە نەوت و گاز و کە ئەسوتێن دێ پلاستیک تایە دایبیکانە لاستیکن یان لاستیک و باغن. کێشەی سوتاندنی زبڵ و خاشاک لە نزیک ئاوەدانیەکان کێشەیەکی دوولایەنەیە بەشێکی پەیوەندی بە هۆشیاری تاکەکانی کۆمەڵگەوە هەیە کە ئاستی هۆشیاری و بەرپرسیارەتیان وەک پێویست نییە بەشێکی دیکەشیان پەیوەندی بەلایەنە پەیوەندیدارەکانەوە هەیە کە ئیجراعاتی پێویست بەرامبەر سەرپێچی کاران ناگرنە بەر. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی شۆڕش.